سڵاوتان لێبێت. ئێرە گۆڵدن زۆنە لە پرۆژەی بەرزایەکانی قەیوان. من ئەندازیار سۆزان حەمەکەریم سەرپەرشتیار لە زۆنی ئاڵتۆنی پرۆژەی بەرزایەکانی قەیوان. لەم قۆناغی کارکردنی ئێستاماندا دەستمان کردووە با کارەکانی تەواوکاری فینیشین لە هەریەک لە باڵەخانەکانی ئەی3 و باڵەخانەی ئەی4 و هەوڵ ئەدەین لە ماوەی دیاریکراوی خۆیدا سەرجەمکارەکان تەواو بکەین و یەکەکان لە ماوەی دیاریکراوی خۆیدا ڕادەستی خاوەنەکانیان بکەین. فەرموون بچینە ناو باڵەخانەکە بۆ بینینی بڕگەکانی کارمان لەم قۆناغی ئێستاماندا. لەم قۆناغی کاری ئێستاماندا لە هەرێک لە باڵەخانەکاندا کارەکانی میکانیک و کارەبا تەواوبوون و لە ئێستادا کار لە بڕگەکانی گەچکاری و لەبغیناوە و وەتەرپرۆڤین دەکرێت. لە زۆنی ئاڵتۆنی سەرجەم کارەکان بە کوالیتیەکی زۆر باش و لە ژێر چاودێری تیمی ئەندازیاری قەیواندا بەڕێوە دەچێت. ئامانجمان لە زۆنی ئاڵتۆنی ڕادەستکردنی کۆمەڵێک یەکەیە کە جیاوازێکی تەواوی هەبێت لە نەخشە و دیزاینی ئەندازیاری و کوالیتی کەرەستەی بەکارهاتوو لە باشترین جۆرەکان. لە تایبەتمەندیەکانی باڵەخانەکانمان لە زۆنی ئاڵتۆنی ڕوبەری یەکەکانمان پێکهاتوون لە 200 مەتر دووجا بوونی سێنهۆم کارپارکی داخراو لە هەریەک لە باڵەخانەکانماندا بۆ ئۆتۆمبیلی دانیشتوانی باڵەخانەکان لەگەڵ بوونی هەریەک لە سیستەمی شۆفاژ و سیستەمی VRF و بوونی کەوانتەر لە هەریەک لە یەکەکاندا.